سڵاوتان لەبێ بەڕێزان. هێشتا بە شەموچەی ڕاگیراوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە نەنێردراوە و ڕوونیش نییە کەی دەنێردرێت. ئێستاش حکوومەتی هەرێم دەیەوێت قەرز بکات و بۆ مەبەستاش ڕەشنووسی پرۆژە یاسایەکی پەسەند کردووە و دەینێرێتە پەرلەمانی کوردستان بۆ دەنگدان بە پرۆژە یاساکە. بەڵام شارەزایەکی ئابووری ئەم هەنگاوی حکوومەتی هەرێم بە نائاسایی دەزانێت. لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم ئەحمەد حاجی ڕەشید سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق گفتوگۆی ئەم پرسانە دەکەین. ئێوەش دەتوانن لە ڕێگەی پیجی NRT لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارەکانتان بۆ سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بنێرن. کاک ئەحمەد زۆر بەخێر بێی. سپاس دەکەم بۆ پێی جەنابتان سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق دەنگ و باسی نوێ سەبارەت بە ناردنی بە شەموچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سواز بۆ بەڕێستان سواز بۆ کەناڵەکەتان. تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم سەرجەم داتاکان پێشکەشەکە لەبارەی هەناردەی نەوتەوە و لەبارەی داهاتە ناوخۆیەکانەوە و پاشان ئامادەی خۆی دەرەبڕێ بۆ ئەوەی بەشداری بکات لە داهاتی عێراقی تا ئەو کاتەی هەرێم نەگاتەوە قەناعەتی ئەمانە بکە ئەوەی من بینی بێتم و لێو نزیکم و مناقەشم لەگەڵ کردوێ ئامادە نین پشکی هەرێمی کوردستان ڕەوانەی هەرێمی کوردستان بکەن. باشە لە ماوەی ڕابردوودا وا لێک درایەوە، ینی پێش چوونی وەزیرە کوردەکان بۆ بەغدا کە مەرجی ئەبادی تەنیا ئەوەیە کە دەبێت وەزیرەکان بێن و دەست بەکار بن و لەسەر کارەکانی خۆیان بن. ئەمەش بوو وەزیرەکانی کورد ئێستا سوێندی یاساییان خواردوو لەسەر کاری خۆیانن. بۆچی ینی هێشتا داوای ئەبادی یاخود حکوومەتی عێراق بە دیاریکراوی چییە؟ طبعا کۆمەڵێک تەسریحات دەدرێت لەم لاولاوە بەداخەوە خەڵک تا ئەندازەیەک تووشی چاواشەکاری بووە. بەشداریکردنی وەزیرانی کورد لە حکوومەتەکەی عەبادیە بریتیە لە هەنگاوی یەکەمی کارکردنی حکوومەتی عێراق یا تەواوبوونی تەشکیلەی حکوومەتەکە. ئەو ئیتفاقە سیاسی کراوە لە نێوان حکوومەتی هەرێم و یا لە نێوان قیادەی سیاسی هەرێم و هێزەکانی تری عێراقی بە سونە و شیعەوە باز لەوە کە لە یەکێک لە خاڵەکانە کەوا حکوومەتی عێراقی سولفەیە گەنێرێ بە مەرجێک حکوومەتی هەرێم ئامادە بێت لە ماوەی مانگێکە سەرجەم هەناردەکردنی نەوتی خۆی لە ڕێگەی بۆریەکانی عێراق و بەسەر پشتی کۆمپانیای سۆمۆ و حسابەکەشی بگەڕێتەوە بە حسابی DFI. بێژگەلەوە حکوومەتی عیبادی لەسەر ئەساسی مەقاسە ئیشەکە نظامی موازنەی عێراقی لەسەر ئەساسی مەقاسەیە واتە ئەو بڕەداهاتەی لەمە پێش فرۆشراوە بڕەکەی دیاری بکرێت تاوەکو بزانن چەندێک هەرێم مستحقە بۆ ئەوی بڕەکەی تریان بوون. تا ئێستا هەرێم ئامادەی ناردنی ئەو داتایانە ئەگەر بە نەزەریش ئامادەیان دەربڕی بێ بەڵام بە عملی ئەو داتایانە نەگەیشتۆتە حکوومەتی مەرکەزۆ بۆیە عەبادی لە ڕێگەی پێگەێنانی لیژنەیەکەوە جۆرێکە لە مراوەغەکردن تا ئێستا ئامادەی ئەوەی دەرنەبڕیوە کەوە بە فعلی ئەو پشکە بوجێ بنێرێ بۆ. باشە ئەم بابەتە دەبێت بە گفتوگۆی عنی یەکلای بکرێت بەدڵنیایی دانسانکاری کوردی بە زووترین کات بگاتە بەغا بۆ ئەوەی هەماهەنگی خۆی دیاری بکە ئایا ئامادەیە چەندێک نەوت هەناردە بکە و چەندێکی نردووە و پارەکەی بە چەند فرۆشراوە و پارەکەی چی لێ هاتوو. باشە بەڵام ئەوەندەی ئاگادار بن ینی گەشتووە بە چۆ ئەم دانوستانانە خۆ ئێستا وەزیرەکانمان لەوێن و نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقدان بەچی گەشتووە ینی هێشتا بەڕەسمی بەڵێ قۆناغی یەکەمی وەزیرەکانە بەشداریان کردووە لە کۆبنەوەی ڕۆژی دووشەممە بەڵام بەداخەوە کۆبنەوەی ڕۆژی دووشەمەش بە شێوەیە باسی بوجە نەکراوە کە مەفروض زوا بوو باسی بوجە بکرێ. دیارە پەیوەندی بەوە هەیە بوجە پەیوەندی بە تەواوی بە هەرێمی کوردستان و هەیە تاوەکو هەرێمی کوردستان ئامادە نەبێ پشتی خۆی دیاری بکات لە هەناردەکردنی نەوت و پشتی خۆی دیاری بکات لەو هەناردەیە کە لەو پێش کردوێتی بە بڕوای من بوجە ناچێتە ئەجیندەوە. ئەوە خاڵی یەکەمە. خاڵی دووەم کە داتاکان تەسلیم کرا خاڵی سێم ئەبێ وەفدی کوردی پابندی خۆی دەربڕێبەوەی چەندێک هەناردەی نەوت لە مەودوال لە ڕێگەی بۆریەکانی عێراقەوە. باشە ئەوەی ئێستا حکوومەتی عێراق لەسەر حکوومەتی هەرێم حسابی دەکات ئەو 450,000 بەرمیلەیە کە دیاریکرا لە ماوەی ڕابردوودا یاخود لە حکوومەتی پێشووتردا نەخێر ئەوە لە موازنەی 2014 هاتووە. تەبەن ئەوە خۆی بۆ خۆی خەلەلێکی گەورە بووکەوە کاتی خۆی من لە بەرزترین دەسەڵاتی هەرێم ئەو پرسیارم کرد کە ئایا ئەمە بە ئاگاداری ئێوە کراوە کورد خۆی ملزم کردووە بە 400,000 بەرمیل و چکە سەفادین سافی بە ئێمە وتی وەفدی کوردی ئامادەی دەربڕیوە کە لە ڕۆژێکا 400,000 بەرمیل هەناردەکەن. باش کە پرسیارمان ڕوبەڕووی سەفادین سافی کردو وەزیری مالیە بوو بە وەکالەت کەوتی وەفدی کوردی
سەیری مسۆدەی موازنەمان کرد بەڵێ مسۆدەی موازنە واژوو کراوە لەلایەن دوو وەزیرۆ بەو بڕە بەڵام خۆشبەختانە ئەمە نەبووەتە قانون و حکوومەتی هەرێمی پێ ئیلزام ناکرێت بە 400,000 بەرمیلۆ لە ئێستادا حکوومەتی هەرێم قیادەی سیاسی هەرێم لەگەڵ حکوومەتی حەیدەر عیبادی لەسەر 125,000 بەرمیل نەوت لەو پرۆژە یاسا کە بە سەرپەرشتی ئەمریکەکان کراوە 125,000 بەرمیل نەوت ڕۆژانە بێ هەناردە بکرێت لە ڕێگەی ئێستا گرفتەکە چیە؟ ینی بۆچی هەرێم ئامادەی نیە؟ داتاکانی فرۆشتنی نەوتی پێشوو لە ماوەی 2014 ئەمەوێ ئەوە بڵێم ئێمە دوو ڕۆژ پێشەسە لەگەڵ یەکێک لە قیاداتی عراقی دانیشتین معلوماتێکی زۆر هەڵەگەیشتوتە قیاداتی عراقی باسی لەوە کرد کەوا لە ساڵی 2009 حکوومەتی هەرێم نەودا فرۆشەوە بڕیشی 250,000 کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بە بڕوای من قیادەی سیاسی لینکێک کاوە یەکێک بۆ وەزارەتی نەوت بۆ خۆی ئاگاداری ئەمە نەبووە یعنی داتاکان لای ئەوان نین داتاکان لەسەر قسەیە لەسەر ئەساسی قسە و قسەهێنان و قسە بردن طبعا ئەوانەی کە لەوێ باسییان لە هەناردەکردنی نەوت کردووە ساڵی 2011 حکوومەتی هەرێم ملزم بووە بە 150,000 ساڵی 2012 ملزم بووە بە 175,000 ساڵی 2013 ملزم بوو بە 250,000 ساڵی 2014 ملزم بوو بە 400,000 ئەمەی 2014 نەبووە یاسا و حکوومەتی هەرێمی پێ ملزمکەن بەڵام ئەوانەی پێشوو هەمویان بوونەتە یاسا و حکوومەتی هەرێمی پێ ملزم بووە بەپێی ئەمە دیوانی ڕقابەی مالی عراقی راپۆرتێکی ئامادە کردووە کە سەفادین سافی بە ئێمە وت وتی حکوومەتی هەرێم لەبری ئەو نەوتەی کە قرار بۆ بینێرە و نەینادووە لە بوجە لە هەر سێ پرۆژە یاساکە لە هەر چوار پرۆژە یاساکە بڕگەیەکی تایەڵێ هەر هەرێمێک یا ئەقلیمێک ببێتە هۆی کەمبوونەوەی داهاتی عراقی بە ئەندازەی کەمبوونەوەکە لە بوجەکەیە بڕێ هەرێمی کوردستانیش توانای ئەوەی نەبووە لە ئێستادا هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە 120 تا 180,000 کە ڕیوایەتەکان مختلفن ئەوە بە چه شێوەیەک توانی بێتی 250,000 یا 175,000 یا 150,000 لە هیچ کاتێکە هەرێم نەیتوانی و ئەمانە هەناردە بکە بۆیە ئەمایان لەسەر کۆ کردوتەوە ئێستا حکوومەتی عراقی یەکێک لەو قسانەی سەفادین سافی ئەڵێ حکوومەتی عراقی بڕی 22 تریلیۆن دیناری لای حکوومەتی هەرێم باشە بەڵام یانی ئەگەر حکوومەتی هەرێم ئەم بڕەنەوتشی هەناردە نەکردواتە پارەکەی نەگەڕابێتەوە بۆ خۆشی حکوومەتی عراقی هەر لەسەری حساب دەکات حکوومەتی عراقی ئەڵێ مادەم تۆ خۆتە ئیلزام کردو بەوەی ئەوەندە بنێری ئیدەن قانونەن لەسەر واجبە بێت کە بڕی ئەوەندە پارە لێکەم بکەنەوە چونکە ئەبوایە وەفدی تەفاوزی کوردی بە هیچ شێوەی ئیقراریەوەی نەکردایە چەندێک تواناهەیە ئەوای ئەوەندەی بڕیار بدایە لەسەرەوە کە ئەوە بە واژوو هەیە سەرجەم وەزیرەکان کاتی خۆی واژویان کردووە هەندێکیان ملاحەزاتیان نووسیوە توان بگەڕێنەوە بۆ نسخەی موازنە کە من لامە و واژووی سەرجەم وەزیرەکانیشم لایە کە کاتی خۆی بۆ 2011 و 12 و 13 و 14 لایە کە کێی واژووی ئەو پرۆژە یاسانەی بەڵێ باشە سەبارەت بەو قەرزەیانی فترێکە ئەم بابەتە زۆر باسی لێوە دەکرێت کە حکوومەتی عراقی قەرزی حکوومەتی هەرێمی کوردستانی لایەوە بە پێچەوانەشەوە حکوومەتی عراقی باز دەوە دەکات کە قەرزی لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بابەتە بە دروستی چۆنە؟ بەتەکید هەرێمیش قەرزی لای حکوومەتی عراقی هەیە قەرزی موازنەی حاکمەی لای حکوومەتی عراقی هەیە قەرزی استحقاقاتی پێشمەرگەی لای حکوومەتی عراقی هەیە بودجەی یەک لەسەر 12 لای حکوومەتی عراقی هەیە لە مانگی یەکەوە تا مانگی دە ئەمانە هەمووی قەرزن لەسەر حکوومەتی عراقی و واقعن و حکوومەتی عراقی کەنایدا ستەمێ خەملێنراوە بە دیاریکراوی بۆ نمونە ئەوەی لای من کۆبۆتۆ موازنەی حاکمە تا ئێسێمە بڕی 11 تریلیۆن دینارمان لای حکوومەتی عراقی هەیە استحقاقاتی پێشمەرگە تقریبا نیوەی ئەوە بێت و بودجەی ئەمساڵیشمان ئەبوایە نزیکەی 10 تریلیۆن دینار کە لەو بڕەپارەی کە حکوومەتی عراق دیاریەکە ئیدعایەکە لەوە زۆر زۆرترە بەڵام بە بڕوای من حکوومەتی عراقیەوە بە جۆرێک لە تەفاوز و قەزەیە حەلکە بۆ ئەوەی ئەو ئیدعایە هەیەی لەگەڵ هەرێم نەتوانێت داوای هەموو استحقاقاتی خۆی بکات چونکە لە موازنەی حاکما گرفتێکی زۆر گەورەمان هەیە یەکێک لەو گرفتە گەورانە ویسایی وەزارەتە عراقیەکان بەسەر ویسایی وەزارەتەکانی هەرێم هەیە ئەوەش بە شێوەیە کە بۆ نمونە پارەیەک تەرخان کراوە بۆ دەرمان نووسراوە بە هەماهەنگی وەزیری معنی واتە وەزیری صحە لە حکوومەتی عراق لەگەڵ وەزیری صحە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕە پارە سەرفەکرێ کە هەماهەنگیەکە نەبووە پارەکە وەسێنراوە مەسەلەی استحقاقاتی کارەبا ئەو تاقەی بۆ کارەبا وتراوە وەزیری کارەبا لە حکوومەتی مرکز بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەم هەماهەنگیە نەکراوە پارەکە وەسێنراوە حکوومەتی عراقی بە شێوەیەکی با بڵین ناقانونی بەڵام یاسای بەکارهێناوە یعنی زوڵمەکەی کردووە زوڵمەکە یاسای بەکارهێناوە بۆ ئەم زوڵمەی خۆی لەبەرەوەی توانی ویانە مراوەغە بکەن بە قانون حکوومەتی هەرێمیان ئیلزام کردووە بەس قانونەکان ستەمکارانە
ئەوە قەزێکەکە. قانونەکان لە پەرلەمانەوە ڕۆشتون، قانونەکان لە پەرلەمانەوە ڕۆیشتون، دەنگدانی لەسەر کراوە. مەسەن لە پرۆژەی یاسای بودجەی 2013 نوێنەرە کوردەکان دەنگیان لەسەر نەداوە، بەس لەبەرەوەی زۆرینە پرۆژەی یاساکە بۆتە پرۆژەی یاسا. بەڵێ بابەتێکی دیکە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت قەرز بکە و بۆ مەبەستە ڕەشنووسی پرۆژە یاسایەکی پەسەند کردو و نردوێتیە پەرلەمانی کوردستان کە پێش بەرنامەکە نوسخەیەکم دابەتۆ. دەمەوێت یعنی وردەکاری ئەوە بزانین کە ئەم بابەتە دیارە تایبەت ئەو نوسخەیە دەست ئێنارتی کەوتووە. ئەم بابەتە چۆنە لە ڕووی یاساییەوە؟ هەرێمی کوردستان دەتوانێت ئەم ڕێکارانە بگرێتە بەر؟ سواز بۆ بەڕێزان تەبەن من زۆر بە دوای ئاگەڕام ئەم ئێوارە دەستم کەوت کە سواسی بەڕێزتان و کەناڵەکەتانەکەم کە ئەو نسخەیەم دەستکەوت. سەبارەت بە قەرز ئێمە لە تعریفەی قەرزەوە دەست پێ بکەین. تعریفەی قەرزەوەیە بریتیە لە سیقەکردنی لایەنێک بانقێکی نێودەوڵەتی بەلایەنی بەرامبەر بە یەکێک لە معمیلەکانی بۆ پێدانی بڕێک پارە بۆ ماوەیەکی دیاریکرا و بە فایدەیەکی دیاریکرا و کە ئیتفاقەکەن لەسەر گەڕانەوەی. ئەم مادەیە ئەبێ قانونەن لە دەستوری ئەو وڵاتە جا لە سەلاحیەتی قەرزکردن دیاری بکرێت سەلاحیەتی کێ لە مادەی سەودەی دەستوری عێراقیا دیاری کراوە سەلاحیەتی قەرز سەلاحیەتێکی حەسریە نۆ بڕگەیتیا یەکێک لەوە سیاسەی اقتراض لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە داڕێژێ کەواتە ئەمە یەکێکە لەو گرفتانەی لەو کێشانەی کە دیسان لەگەڵ عێراقا بۆمان دروستە بێ کە ئێمە هەر قەرزێک بکەین حکوومەتی عێراقی ملزم نابێ لەوانەیە کێشەشمان بۆ دروستکە بۆ ئەو مەسئلەیە. باشە. خاڵی دووەمیان ئایا ئێمە قەرز بۆچی یەکەین وەکێ ئامادەیە قەرزمان باتێ و ئەو مەبلەغی کە ئەمانەوێ چۆنە؟ ئایا کێ ئامادەیە قەرز بدا بە هەرێمێک کە ئەو هەرێمە ناتوانێت زەمانات پێشکەش بکە؟ لەسەر چه ئەساسی زەماناتێ؟ بەڵام نەوتمانەیە. نەوت ئەوە ئەکرێتە مقایەزە. ئایا ئەتوانین نەوت هەناردە بکەین؟ چونکە ئێمە ئەو تەجروبەیەمان کرد لە ڕێگەی تورکیاوە نەوتمان هەناردە کرد، بەڵام ئەو نەوتە ئەبێ بە سیاغاتی قانونی خۆی کە لە ساڵ 1970 داهاتی عێراق ماچێسەر داهاتی عێراق لە ساڵ 1970 بێ بگەڕێنەوە بۆ عێراق لە ساڵ 5 بۆ تعویزاتی کۆیتە بێژگەلەوەی پشکی ئەو کۆمپانیانەی کە هەناردەیەکە کەواتە ئەو نەوتە ناتوانێت بڕی ئەو قەرزەی کە حکوومەتی هەرێم لەو پرۆژە یاسایە دیاری کردووە کە نزیکەی 5 ملیارد دۆلارە ئەوەندە نەوت بنێرێ. ئایا ئەمە لە ماوەی چەندێک ئاینێرێ ئەو دەوڵەتە سیقەکە کە حکوومەتی هەرێم بتوانێت ئەم نەوتە بنێرێ و قانونەن ڕێگەی پێدێ چونکە حکوومەتی عێراق بۆ هەموو هەنگاوێکی هەرێمی کوردستان داوای حازرە و لە هینەکان على الأقل قەزێکە ئەتوانێت بوەسێنێ. باشە بەڵام ینی ئەبێ لەو حاڵەتەدا یانە حکوومەتی هەرێم بگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی سیاسەتی ئەم پرسپێکردنە وا دەکات کە کار ئاسانی بکە بۆ مەسلەی قەرزکردنەکە بۆ سبێنێ وەکووتت حکوومەتی عێراقی نەیکات بە داوا. ئەگەر حکوومەتی هەرێم بگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراقی کە قەرز بۆ خۆی ئەکا بە زەماناتی حکوومەتی عێراقی بە زەماناتی حکوومەتی عێراقی چونکە قەناعەتم وانە هیچ دەوڵەتی قەرز با بە حکوومەتی هەرێم بەبێ زەمانەتی حکوومەتی عێراقی چونکە حکوومەتی عێراقی مستەقبەلەن ئەو وەزع بگۆڕێ حکوومەتی عێراقی هیچ التیزامێکی نییە بەرامبەر بەو قەرزە. تا ئێستاش ئێمە قەرزی زمانی سەدام حوسێن دەدەینەوە بوو لەبەرەوەی کاتی خۆی ئەو حکوومەتە ملزمە بەدانەوەی قەرزەکانی دوای خۆی کە لە نادی پاریس لە ساڵ 80 خۆش بوون تا ئێستا ئێمە 27 ملیارد دۆلاری دووەلی خلیج قەرزارین کە زمانی سەدام حوسێن قەرز کراوە کە سەرجەم وڵاتەکان بە ئەمریکا و دەنیمارک لە ساڵ لێ خۆش بوون رووسیا لە ساڵ 80 لێ خۆش بوو تەنها دووەلی خلیج لەو قەرزە خۆش نەبوون کە بڕی 27 ملیارد دۆلارە. ئایا کۆیت و دەوڵەتی خلیج ئامادەی ئەوەیان هەیە کە قەرز بن بە هەرێمی کوردستان؟ ئایا دەوڵەتەکانی کە قەرزیان لای حکوومەتی عێراق بۆ کاتی خۆی لە بڕێکی خۆش بوون دیسان ئەم قەزیە بیر لێ ناکەنەوە بەو ئەندازەیە قەرزبن بە حکوومەتی هەرێم کە توانای دانەوەی هەبێ و بە فائیدەیەک بێ کەوا فائیدەکە ئەوەندە گەورە بێ بە تەحملی هەرێمی کوردستان ناکرێت. باشە بەڵام هەر بەپێی ئەو مادە دەستوری ینی کە ئاماژەت پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بۆ خۆی لەگەڵ وڵاتێکدا ڕێ بکەوێ بە بێگەڕانەوە بۆ حکوومەتی عێراقی ئەم پارەیە دەست بخە؟ بەبڕای من ناتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت قەناعەت بە وڵاتانی دیکە بکات ناتوانێت قەناعەت بکات چونکە قەرز دوو قەزیە هەیە یەکەم زەمانەتی هەیە دووەم جەدووە بەتایبەتی ئەگەر ئەو مؤسسەیەکی دەولی بێ بۆ نمونە سندوقی نەقدی دەولی یا بانقی ئینشا و تعمیر ئەم دوانە زۆر قەرزە دەنە وڵاتان. یەکەم شت کە داوایەکەن زەماناتە چونکە قەرز تا زەماناتی بەقووەت بێ ئاسانترین ئەدرێ. حکوومەتی هەرێم چه زەمانەتێکی هەیە
ئەگەر سیر بکەین زماناتی حکوومەتی هەرێم زماناتی لاوازن کەواتە ئەم دەوڵەتانە 101 علامەتی ئیسیفام دروستەکەن لە پێدانی ئەم قەرزە. دوو ئەو مؤسسە نێودەوڵەتیانە کە قەرز دەدەن بە وڵاتێک بیر لە جەدواکەیەکەنەوە. یەکەم شت کە بیر لە جەدواکەیەکەنەوە ئایا ئەم قەرزەی کە ئیدەن بە هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە ئەسڵی قەرزەکە و فائیدەکەشیان بۆ بگەڕێنێتەوە. حکوومەتی هەرێم ئەم قەرزەی بۆ چییە؟ ئەم قەرزەی بۆ پرۆژەی ئیسیسماری نییە بەدڵنیایەوە. ئەم قەرزەی بۆ پرۆژەی بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە، ئەم قەیرانەی ژێمە موچەمانیە کەواتە لە ساسەی قەرزەکان بۆ ئیستیهلاکە. هەر قەرزێکیش بۆ ئیستیهلاک بێ دوو مەدرسەمان هەیە لەسەر ئەساسی قەرز. مەدرسەی تەقلیدی بە هیچ شێوەیە قبوڵیان نییە قەرز بە سەرچاوەیەکی داهاتی مەرغوب دانانێن. بەڵام مەدرسەی حەداسیەکان ئەڵێن قەرز دانرێ بە سەرچاوەیەکی داهات بە مەرجێ ئەو قەرزە بتوانێ فائیدەکەی کە لەسەرەتی و بتوانێ ئەو قەرزە لە ماوەی ئەو ساڵە دیاریکراوانە ئەسڵی قەرزەکە لەگەڵ فائیدەکەی بگێرنەوە بێژگەل لەو پرۆژەی پێ تحقیقکرێ. بۆ نمونە پرۆژەیەک ئەگەر ملیارێک دۆلاری تێبچێ بە نسبەی لە 100 بدرێ ئەبێ ئەم پرۆژەیە بتوانێت لە ماوەی ئەوەندە ساڵە ئەو لە 100 دەربێنێ لەگەڵ ئەو فایدەی کە حکوومەتی هەرێم ئەو ئەرباحی کە حکوومەتی هەرێم ئەوێ جێبەجێکە پاشان ئەسڵی قەرزەکە. ئایا حکوومەتی هەرێم قەرزێک بکە بۆ مۆزەفین تەنیا یەک قەزێ هەیە بیری لێ کاتەوە مستەقبەلەنم قەرزە لە حکوومەتی عراقی وەرگیرێتەوە ئەو پارانە ئەو استحقاقانەی هەیەی لای حکوومەتی عراقی وەری بگرێتەوە زەمانەت هەیە بۆ ئەوی وەری بگرێتەوە زەمانەتەکە ئەگەر هەش بێ زۆر لاوازە. بۆیە هەموو مەسئلەی ئیتیمان و قڕوز خاڵی ئەساسیان بۆ ئەمەیە بینە سەر ئەوەی کە ئایا قەرزەکە مەبلەغەکەی تەبەن قەرز تا مەبلەغەکەی زۆر بێ حکوومەتی عراق بۆ هەموو زەخامەتەوە لە بوجا کاتێکەوێ عزی موازنەی پڕکاتەوە 5 میلیارد دلار قەرزەکە. حکوومەتی هەرێم بۆ هەر مانگێک 850 میلیاریوێ نزیکەی 800 میلیۆن دلاریەوێ کەواتە ئەم 5 میلیارش تەنها بەشی 5 تا 6 مانگی حکوومەتی هەرێمەکە بۆ پێدانی موچە. ئەی دوای 5-6 مانگەکە چیەکە؟ حکوومەتی مرکزی 5 میلیارد قەرزەکە بۆ ئەوەی بتوانێت عجزی موازنەی پێپڕکاتەوە کە تاریخی 2003 تا 2014 عجزی عراق هەموو عجزی تەختیتیە. لە کاتی ئێستەیە حکوومەتی مرکزی 80 میلیارد دلاری احتیاطی نەقدی هەیە لە بانکی فیدراڵی. بەم شێوەیە حکوومەتەکان ئامادەن قەرزبەن بە عێراق کە ئەزانن 80 میلیارد دلاری نەقدی هەیە کە ئەزانن عێراق توانای هەناردەکردنی نەوتێکی زۆری هەیە کە عێراق دەوڵەتێکە لە ئوممی متحیدە و توانای ئەوەی هەیە زەمانە داڵبگرێت بۆ دوای خۆشی ئەگەر ئەم حکوومەتەش نەما. بەڵام هەرێمی کوردستان ئایا ئەمانە هەیە بە هیچ شێوەیە گەمانەی نییە. باشە ورتر لەسەر ئەو بڕە قسە بکەین ینی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕژنووسەکەدا ئاماژەی پێکردووە بڕێ و پارەیە دیارە 5 میلیارد دلارە کە دەیەوێت قەرزی بکە. بەما یاخود هەر بەگشتی ئەم پرۆژە یاسایە ڕژنووسی ئەم پرۆژە یاسایە هەنگاوێکی باشە بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە یاخود دەتوانرێ ئەم قەیرانەی پێتێ بپەڕێنرێ. ئەم قەیرانە ئەگەر قەرزەکە وەرگرین بە ماوەی شکاتی ئەتوانێت تێپەڕێنێ. لە لای اقتصادیەکان بە قەرز ئەوترێ ضەریبە مؤجەلە باجێکی دواخراوە چونکە ئێمە دوایی ئەمە بێجگە لە خۆی فایدە دەین. ئەو فائیدەیش ئەگەر نەماندا دوای ئیعادە جەدوەلەکرێتەوە بۆ نمونە و قەرزە وەرەگرین بە لە 100 لە ماوەی ئەوەندە ساڵە ئەبێ قەرزەکە بدەینەوە کە نەماندایەوە ئەو دەوڵەتە داوای ئیعادە جەدوەلەکە. ئیعادە جەدوەلە یعنی دیسانیەت بە فائیدەیەکی تر بۆمانە خەمڵێنێ. بە تایبەتی ئەم قەرزە فائیدەکەی بەسیتە یا مرەکەبە. ئایا فائیدەکەی هەر لەسەر ئەسڵی 5 میلیارەکە دروستە بێ یا ئەو قەرزانەیشی کە دووبارە ئەچێتەوە. باشە ئەو مەسەلەی فایدەکەی ینی یاسایەکەی ئەمە ڕێک بخایە خود دەکەوێتە سەر ویستی ئەو وڵاتی کە قەرزە تەفاوز دیاریەکان احتیما دەکات سەر فترەی قەرزەکە لەگەڵ مەبلەغەکە چەند مەبلەغەکە زۆر بێ فایدەکە ئەوەندە کەمە بێ بەڵام چەند مودەکە زۆر بێ فایدەکە ئەوەنە زیادە بێ واتە تا بڕی قەرزەکە کەم بێ فایدەکەی کەمە بێ و تا بڕی قەرزەکە کەم بێ فایدەکەی زۆرە بێ عەفوم بکەی بەڵام تا بڕی قەرزەکە زۆر بێ فایدەکەی کەم بێ بەڵام لەولاوە بەعکسۆیە تا دانەوەی قەرزەکە کەم بێ تا زووتر بدرێتەوە ئەوان کەمتر یەخەنە سەر بەڵام تا زیاتر ماوە بکێشێ زیاتر یەخەنە سەر چونکە بۆ ئێمە لە اقتصادا شتێکمان هەیە فرسەی بەدیلەی پێوتێ ئایا ئەو دەوڵەتەی کە قەرزەکەدا بەم بڕەپارە ئەتوانێت چەند مەشروعی تر جێبەجێ بکە و ئایا چەند ئەرباحی دەسەکەوێ ئەگەر لەمەی هەرێمی کوردستان زیاتری دەست بکەوێ نایە بە هەرێمی کوردستان کەواتە بێ بی لەوە بکات و ئەم قەرزە چۆنەداتە فرسەی بەدیلی هەیە بۆەوەی ئەم قەرزە لە شوێنێکی تر بەکاربێنێ ئایا ئەم قەرزە کە ئەو ئەیدا لە ئەنجامی ئەوە ئەبێ هەموو احتیاطاتێک بکە ئەگەر ئەم قەرزە فەوتە
ئەو بانقا ئەو شوێنە ئیفلاس ناکە بەو بڕەپارەیە لەبەرەوەی احتیاطاتی قانونی و احتیاطاتی ئەو دەوڵەتە زۆر بە حساسیت و مامەڵە لەگەڵ ئەم قەزیەکە ئەکرێ مەسەلەن لەوانەیە قەرزەکە بە بڕێک لەوانەیە حکوومەتی هەرێم پێشنیاری ئەوەی کردبێت کە هەل لەناو NRT ئەو هەواڵەیان پێدام کە لەگەڵ هەندێک دەوڵەتە ویستوێتی جۆرێک لە مقایەزە بکە بەنەوت ئایا ئەو دەوڵەتە زەمانەتی ئەوەی هەیە نەوتەکەی بەدەست بگا ئایا ئەو نەوتە بە هەمان سعری بازار ئەیەوێ یاخود نەخێت تەوقعیەوە کە بەزیانی سیاسەتی نەوتی هەرێم تاوەکو ئێستا نەیتوانیوە ئەم زەمانەتە ببەخشێت بە کڕیارانی نەوت باوا بڵێن تا ئێستا نەیتوانیوە چونکە نەیتوانیوە لە ڕێگەی ئەو فرۆشتنەوە داهات بۆ هەرێمی کوردستان دابین بکە. باشە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک فایق ڕەحیم دەڵێت بە دڵنیاییەوە سەرکەوتوو نابێت مەبەستی قەرزکردنە بەڵکو گۆمەکە قوڵتر دەکاتەوە ئەو دەڵێت ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند باشترە ینی بە پرسیارەکە ئاوا لێ بکەم بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر قەرزکردن کارێکی باش نەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیدا وەکو پێویست نەیتوانی بێ بگاتە ڕێکەوتن دەبێت چی بکات؟ قەناعەتم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ناتوانێت هەنگاوی قەرزنان بنێ ئایا باشترین ناتوانێت قەرز بەدەست بێنێ نەیتوانیوە داهات بۆ هەرێمی کوردستان پیا بکات لە ڕێگەی هەناردەکردنی نەوتەوە تەنها چارەسەر حکوومەتی هەرێم ئەوەیەکەوە لەگەڵ حکوومەتی عێراقیا بگاتە تەوافقێکی سیاسی و ئەو تەوافقە سیاسی کە کردوێتی پەرەی پێ بدا تاوەکو ئەو کاتەی ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان اقتصادێکی شوبه مستەقل چونکە ناتوانێت اقتصادێکی مستەقل بۆ خۆی بنیادنێ اقتصادێکی شوبه مستەقل بۆ خۆی بنیادنێ ئیمجارەکانی ئەتوانێت ئەو هەنگاوانەی کە ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقیینێ ئەو هەنگاوانە بنێ بۆیە حتا لە مەسەلەی فرۆشتنی نەوتە ئەگەر حسابی ئەوە بکەین 500,000 بەرمیل ڕۆژانە ئەفرۆشێ ئەو لە 500,000 بەرمیلە ئینجاوەکو ئەتوانێت نزیکەی 12 ملیارد دلار بۆ هەرێمی کوردستان دابینکە ئێستا ئەتوانێت 125,000 بەرمیل بفرۆشێ بەڵام نزیکەی 12 ملیارد دلار لە عێراق ساڵانە بەدەست بێنێت لە ڕێگەی ئەو بودجەی کە لە ساحەوەی بۆ دانراوە بەڵام بەمەرجێ سێ تەوەر هەن ئەبێ ئەم سێ تەوەرە هەماهەنگی یەک بن یەکەم قیادەی سیاسی دووەم وەزیرەکان لە حکوومەتی مەرکەز سێم پەرلەمانتارەکان لە حکوومەتی عێراقی ئەمانە ئەبێ هەماهەنگیەکی تەواو بێ لەوەی پێشوو ئەوەندەی من ئاگادار بووم ئەوەندەی منیش پرسیارم کرد بێ هەماهەنگی نەبووە لەناو ئەمانە ئێستا تا ئێستا وەزیرەکان تا ئێستێمە لەگەڵ سەرۆکایەتی هەرێما کۆبوونەوەمان نەکردووە 62 ئەندام پەرلەمانی نازانین استراتیجێتی نەتەوەی ئێمە لە بەغدا چییە داواشتان نەکردو خۆ داوامان کردووە میرارەوە تیکرانە سێ مانگە ئێمە لە پەرلەمانی سێ مانگە لە یەکەم ڕۆژەوە لە چەندەم ڕۆژی بوون بە پەرلەمانتاریمان داوایەکەین من یەکێکم لەوانەی گەیاندومەتە بەرزترین دەسەڵاتی ئەم هەرێمی کوردستانە باشە لەوێ ینی چۆن کارەکەن ئێوە پێیوەستن زیاتر بە حیزبەکانی خۆت ئێمە ئەگەر ئیشێکمان هەبێ خۆمان بۆ خۆمان یەکێک لە برادرانی هێزە کوردستانەکان پێشنیارەکە بە و کۆبینەوە بەڵام ئەکرێ ئەوەش بڵێم کە خۆشبەختانە هەفتەی پێشوو یەکەم کۆبوونەوەمان کردو بۆی فراکسیۆنێک دروست بکەین بەڵام تا ئێستا نەتوانیمانە حکوومەتی هەرێم ببینین بۆ ئەوەی مەسئلەی دارایی نێوان حکوومەتی مەرکەز و حکوومەتی هەرێم ئێمە جۆرێک لە ئاگاداربوونمان هەبێ لەو مەسئلەیە و ئێمە بە حکوومەتی هەرێم بڵین کە حکوومەتی عێراقی ئەمە داواکاریەکانیەتی لە بەرامبەر ئێوە و ئێمە لەگەڵ وەزیرەکان بە حکمی ئەوەی تازە هاتوون ئەویان لەوە چێ جێگەی گلەی نەبێت لەگەڵ ئەوان و شتێکی زۆر خەتەرناکتر بڵێم کاکزانە وەفدی دانوستان کاری کوردی لە ماوەی ئەو 20 ڕۆژە یەکجار لەگەڵ پەرلەمانتارەکانی کووردا کۆبۆتەوە کە تەفسیلاتیشی پێ نەوتون تەنها خطوط عریزەی پێوتون مفاوەزاتەکەمان باشە بۆ بەڕاشکاوە گەر پێم بڵێ یعنی ڕای ئێوەیان بەلاوە گرنگ نییە بەتەکید ڕای ئێمە بەلاوە گرنگ نەبووە حکوومەتی هەرێم تا ئێستا بەتایبەتی لە ڕێگەی ئەو دوو حیزبە سیاسیەوە دانوستانی کردووە لەگەڵ حکوومەتی مەرکەزە لە ئێستاشدا ڕاستە حیزبەکان جۆرێک لە قیاداتی سیاسی کۆبوونەوە بەڵام بە فعلی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە تەفاوزەکە ئیدارەدەن تەفاوزەکان ئیدارەداوە لە بەرەوەی پێویستیان بە ئەندام پەرلەمانەکان نەبووە هەر شتێک بێت لە ڕێگەی حیزبەکان و تەوجیهاتێک هەبێ حتا هەندێک خلافات هەیە لە نێوان بۆ نمونە وەزیری دیفاع و وەزیری ناوخۆ ئەوەی پێشوو کە خرایە دەنگدان خلافێک هەبوو کە دەنگ بدرێ هەندێکمان دەنگماندا بە وەزیرەکان و هەندێکمان دەنگمان نەدا بە ئەو دوو وەزیری دیفاع و وەزیری ناوخۆ
کە وتیان مادەم پرس نەکراوە بە کورد دەنگ نادەین ئێمە هەندێک لە پارتە سیاسیەکان دەنگمان نەدا و هەندێک لە پارتە سیاسیەکان وتیان نەخێر ئێمە بگونجاویان نەزانین دەنگیاندا بەڵام تەمە ناکەین لە ڕۆیشتنەوەمان کە پرۆژەیەکیوامان لە بەردەسای ئێستا ئەو فراکسیۆنانە لە ئیتارێکی تەنزیمیان ڕێک بخەین و بۆ ئەوەی ئیلتیزاماتی ئێمە بزانرێت لە خولەکانی پێشووتریشدا ینی بەردەوام پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئەم گازندەیان کردووە کە وەکو پێویست بۆیان ناگەڕێنەوەوانە ینی دەبێت چی بکرێ ینی بۆ نمونە قیادەی سەرکردایەتی سیاسی کورد دەبێت چۆن ڕێک بکەوێت لەگەڵ ئێوەدا و ئەرکی چیتان باتێ ئەبێ سەرەتا استراتیژێتێکی نەتەوەییمان هەبێ کە نییە تا ئێستا ئەم استراتیژیە نەتەوەییە ئەم پەرلەمانتارانە ڕۆڵیان دیاری بێ لەم استراتیژێت نەتەوەییە من ڕۆڵم چییە وەکو فراکسیۆنێک کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی من ڕۆڵم چییە تا بتوانم پەیوەندی خۆم لەگەڵ چ لایەنێکە ئەبێمە تەوزیع ئەدوار بکەین لە پەرلەمانی عێراقا بۆ نمونە قەزەیەک هەیە بۆ کورد من ئەبێ ڕۆڵی من دیاری بکەن لە پەرلەمانی عێراقا لەگەڵ چ فراکسیۆنێک لە فراکسیۆنە عەرەبیەکانە نزیک بمەوە تاوەکو بتوانم لە ڕێگەی تەئسیری علاقاتیمۆ بتوانم ئەو فراکسیۆنە قەناعەت بکەم دەنگ بە پرۆژەکانی کورد فراکسیۆنی یەکێتی بە هەمان شێوە فراکسیۆنی پارتی بە هەمان شێوە فراکسیۆنی گۆڕان چونکە ئێمە ئەتوانین پەیوەندی دروست بکەین لەگەڵ فراکسیۆنەکانە خاڵی دووەم لە چه خاڵێکە خاڵی با بڵێن خەتی سوورە بۆ ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکان من سەرۆکی فراکسیۆنم مەفروض وایە هەندێشتم لا معلوم بێ تا ئێستا استراتیژێتی نەتەوەیی نەبیستومە هەبێ و نەبۆیان ناردوین خاڵی دووەم کۆبوونەوەی بەردەوامی ئەم فراکسیۆنانە ئێمە مەفروضە 2 مانگ 3 مانگ جارێک لەگەڵ سەرۆکی هەرێما دانیشین بۆ ئەوەی بزانین قیادەی سیاسی لە هەرێمی کوردستانە هیچ نەبێت لەگەڵ سەرۆکی هەرێما دانیشین لەگەڵ هەر پێنج حیزبەکە دانیشین لانی کەم سەرۆکی فراکسیۆنەکان بۆ ئەوەی بزانین ئەجندای هەرێمی کوردستان بۆ بەغا چییە ئێمە ئەجندای هەرێمی کوردستان نازانین هەر پێنج سەرۆک فراکسیۆنەکە نازانم لە ڕێگەی شەخسیەوە پێیان بوترێ باشە من باز لە عمومیاتەکەم خاڵی سێهەمیان ئەبێ وەزیرەکان هیچ هەنگاوێک نەنێن بەبێ ئێمە چونکە دوجار کە پرۆژه یاسای بووجە بۆ نمونە کە تەزیقەکرێ لە ئەنجومەنی وەزیران تەزیقەکرێ پاشان ئەنێرێ بۆ پەرلەمانی عێراق ئەگەر وەزیرە کوردەکان لەوێ واژووی بکەن من دیفاعم بە ئاسانی بۆ لێ ناکرێ بەڵام ئەو لەوێ واژووی نەکا گرفتی بۆ دروستکە یا عەرقەلەی بۆ دروستکە بە ئاسانی نایەتە پەرلەمانەوە تاوەکو من لەوێ تووشی ئەحرازی بم شارەکە بێ بە دوو جارە و کاتە مەسەڵەن لە دوو شوێن و ئەتوانین ئێمە عەرقەلە بۆ قەزێکە دروستکەین خاڵی سێمی قیادەی سیاسی ئەبێ بە بەردەوام سەرپەرشتی ئەم دوو گروپە بکە بە بەردەوامە بێ سەرپەرشتی ئەم دوو گروپ بکە کە تا ئێستا نەیکردووە بەڵێ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هێرش دەڵێت کاگ ئەحمەد ئاوا لێ دەپرسێ ئەتوانی پێمان بڵێ گرێکیۆری نێوان هەولێر و بەغدا دۆسی نەوتە لەسەر نەناردنی بودجە بۆ هەرێم هەروە هەوڵاتێکی تر دیسانە و دەڵێت کایە ئەو خاڵە جەوهەری کە لە نێوان مەرکەز و هەرێمدا هەیە کە ڕێک ناکەون لەسەری چییە کە دوجار خەڵکی هەرێم زەرەرمەندی یەکەمە لە سەری زۆرن ئەو کۆمنتانی کە ئەم پرسیاریان ڕوبەڕووی تۆ کردوتەوە وەڵامێکی مقنعیان بەرێ ئێمە بە شێوەیەکی گشتی سێ گرفتمان هەیە لەگەڵ حکوومەتی مەرکەزە باش گرفتی خاکمان هەیە بەشداری دەسەڵاتمان هەیە کە ئێسێمە گرفتی خاکمان لە مادەی 140 بەشداریمان هەیە گرفتی بەشداریمان هەیە کە ئێمە تا ئێستەژ وا هەستەکەین کە ئێمە مەغبوونین بەشمان خوراوە کە ئەو وەزارەتانەی کە دراوە بە ئێمە استحقاق خۆمانیە لە چاو سونە ژمارەمانەوە نەکەم نییەوە 9 وەزارەتیان وەرگرتو ئێمە 3 وەزارەتیان دابووینە دوایی بە هەر تەفاوزێ کراوە بە پێش گرفتی حکوومەتی عێراقی لەگەڵ ئێمە چییە گرفتی حکوومەتی عێراقی لەگەڵ ئێمە یەکەم پرۆسەی نەوتە کە حکوومەتی عێراق ئەڵێ ئەم داهاتە بە پێی مادەی 112 دەستوری ئەبێ ئەو بیرانەی لە بڕگەی یەکەمی ئاڵێ ئەو بیرانەی کە تا ئێستا هەبوون ئیدارە درێن لەلایەن حکوومەتی عێراقی ئەوەی لەمە دووان کەش فەکرێ ئەبێ هەر مادەکە زۆر بەوازحیاڵێ معن یعنی بەیەکۆ حکوومەتی مرکزیش و حکوومەتی هەرێمیش بەیەکۆ ئیدارەی بن ئەوان ئەڵێن حکوومەتی هەرێم تاگلایەنە ئیدارە ئەم قەزەیەکە خۆی کۆمپانیای بان کردووە خۆی کۆنتراتی کردووە عقدی کردووە خۆی هەناردەی ئەکا خۆی ئەیفرۆشێ خۆی سعردانەیە کە ئەمە مخالفەیە بە دەستور ئەوان واڵێن حکوومەتی هەرێمیش ئیدعایەوەکان نەخێر ئەمە مافێکی دەستوریە و دراوە بە من لە ڕێگەی قانونی نەوت و غازی خۆیەوە کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان مادەم قانونی نەوت و غاز لە مەرکەزانیە هەرێم بۆی هەیە قانون دەرکە و قانونی هەرێمیش نافزە ئەوەمان هەبێ بەڵام ئەسڵی کۆنتراتەکان حکوومەتی هەرێم شێوەی کۆنتراتەکانی بڕی نەوتەکە بەڵام ئەوان زۆر داکۆکیەکەن لەسەرەوەی هەرێم بۆی نییە نەوت هەناردە بکە
ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم داهاتەکانی ناوخۆ. تا ئێستا حکوومەتی مرکز سیقەی بە هەرێم نییە ئەو داهاتانەی ناوخۆ ئەو بڕەبێک کە هەرێمی کوردستانی دیعایەکە. خاڵی سێهەمیان داتاکان. حکوومەتی هەرێم داتای واقعی من قەناعەتم وایە ئەو داتانە گەیشتون بەسیترین شت لە داتاکانی ساڵی 2011 ژمارەی مدیر عام دەرەجە ئەلفەکان لە حکوومەتی هەرێما 42 لە حکوومەتی مرکزە من لامە لە بودجەی 2011 هەفتا مدیر عام دەرەجە ئەلفیتایە. زۆربەی زۆری بەرپرسەکان لە هەرێمی کوردستانە باسێەوە کە 1,400,000 موچەخۆرمان هەیە. لە حکوومەتی عراقیە 684,000 فەرمانبەرمان هەیە. ئەمانە ئەو داتانن بە دڵنیایی بۆ گەشتونەتە حکوومەتی عراقی. بۆیە حکوومەتی عراقی گومانی هەیە لە تەسەڕوفاتی حکوومەتی هەرێم لە مەسئلەی پرۆسەی نەوتە، لە پرۆسەی داهاتی ناوخوا و لە پرۆسەی داتاکانە. حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە گومانی لە حکوومەتی عراقی هەیە کە هەمیشە زوڵمەکە و ئەم گومانەی حکوومەتی هەرێم لە حکوومەتی عراقی تا ئەندازەیەکی زۆر واقعیە. نمونەیەکی بەسیط بۆ ئەوەی زۆر بەرنامەکردن لە موازنە کە موازنەی سیادی هێناوە حکوومەتی عراق لە ساڵی 2011 بڕی موازنەی سیادی لە 122 هەموو موازنەی عراقە. لە ساڵی 2012 ئەم بڕێی کردووە بە لە 126. لە ساڵی 2013 ئەم بڕێی کردووە بە لە 128. زیادکردنی موازنەی سیادی واتە کەمبوونەوەی ئەوەی تری کە ئەمێنێتەوە چونکە لەوەی کە ئەمێنێتەوە لە ساڵ حەڤەکەی لێ دەرەکرێت. بۆیە موازنەی حکوومەتی هەرێم لە ساڵی 2004 تا 2014 نەگەیشتۆتە لە ساڵ 13 نەک لە ساڵ حەڤە. لە باشترین حاڵەتە 12 لە داهات ئەمە غەدر بۆ لە هەرێم کراوە. ئەمە غەدر بۆ لە هەرێم کراوە کە کاتی خۆی ئەم گرفتە چۆن دروست بووە. ئەم گرفتە حکوومەتی هەرێم باسییان لەوە کردووە ئەوانەی کە تەفاوزەکان کردووە کە من بە دوواداچوونم بۆ کرد و تویانە کورد لە 125. ئەوان زۆری دیعایەوەیان کردووە کە بارقامی پیتاکی خۆرا کورد ئەوەندە نابێت تا گەیشتونەتە لە ساڵ حەڤە. ئەمان قەناعەت حکوومەتی عراقی قەناعەتیان بە لە ساڵ حەڤە نەبوو. ئەم قەناعەتەی خۆیان هاتوون بە یاسا فێڵیان لە هەرێمی کوردستان کردووە. بۆ نمونە لە ساحەڤەکان بە موازنەی سیادی کەم کردوەوە. ئەم جارەکانی ئەم موازنە سیادە ساڵانە تەزەخومێکی زۆری بۆ دروستەکان. بۆ نمونە لە موازنەی سیادی وەزارەتی دیفاعی تایە. وەزارەتی دیفاع لە بیدایەتەوە کە ئەو قسانەی کە ئەیکەم بەرپرسی یەکێک لە بەرپرسە باڵاکانی کورد لەوێ وتی ئێمە لە بیدایەت کە لێرە بووین بەرپرسێکی سەربازیە وتی ڕێژەی کورد نزیکەی لە 122 سوپای عراقی پێگەێناوە. ئێستا ڕێژەی کورد لە سوپای عراقیە لە 102 نابێت. کەواتە ئەمان هاتوون بە فێڵ ئەم قەزیان لەگەڵ ئێمە کەم کردوەوە بەڵام قانونیان بەکارهێناوە. غەدرەکان بە قانون کردووە و هەر کاتێک ئێمە گرفتێکمان بۆ دروستە بێ بە محکمەی بەس کەم تەرخەمەکە ئاخرجار نوێنەرانی کورد بوون بە دڵنیاییەوە قیادەی سیاسی سەرپەرشتیم عملیە سیاسی بە شێوەیەکی تەندروست نەکردووە. وەزیرەکان و پەرلەمانتارەکان لەوە ناچێ هەماهەنگیەک بوێ بۆ ئەم دیراسانە چونکە من کتابات و یا نامەی ئەو بەڕێزانە هەندێکیانم لایە کە سەرۆکی هەرێمی ئاگادار کردوەوە کە ئەوە پشکی بودجەی هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتوتە لە ساڵ 13. قیادەی سیاسی بۆ هەڵوێستی نەبووە. لە 2007 مە کێشەمان هەیە لەسەر بودجەی پێشمەرگە. لە 2007 تاوەکو 2014 حەوت ساڵی ڕەبەقەکە بۆ نەمانتوانیوە حەلیکەین. ئەمە خۆی بەخۆی ئەو گرفتانە بۆ کە حکوومەتی هەرێم هەمیشە گرفتێکی زۆر گەورە هەبووە تەجیلی ئەم مەسایلانەی کردووە بە خاتری ئەوەی بتوانێت اقتصادێکی سەربەخۆ بتوانێت خۆی نەوت هەنار دەکات بەڵام دەرکەوت کە پرۆسەکە سەرکەوتوو نەبووە بۆیە گەڕاوەتەوە بۆ مڕەبعیەکە. باشە هەموو ئەم کێشانە ڕەنگە کێشەی بەردەوامی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بوو بێ بەڵام ئێستا ئەم سلفەیە نادرێت. هاوڵاتیان زیاتر چاویان لەم سلفەیە کە موچەی خۆیان و کە حەقی خۆیان و ژیانیان بەوا ڕابڕێوە. هۆکاری ئەمە چیە؟ ینی ئەو گرفتی کە ئێستا دروست بۆ هەردیسانەوە ئەو کەیسی نەوتە مەسەلی نەوتە؟ حکوومەتی مرکز ئێمە پرسیارمان لێکردن وتمان موازنە تەزیق نەکراوە. قانونی ئیدارەی مالی و دەینی عام لە بەشی حوتەم بڕگەی چوارە باز لەوەکە ئەڵێ لە کاتێکە موازنە تەزیق نەکرا وەزیری دارایی ئەبێ یەک لەسەر 12 بودجەی ساڵی پێشووتر سەرفکە بۆ سەرجەم عێراق بەڵام لە چوار بڕگەتێ ناپەڕێ ئەو سەرفیاتە. حکوومەتی عێراقی یەکەم جار خروقاتێکی زۆری کردووە کە پارەی بۆ کۆمەڵە پرۆژەی استیسماری سەرف کردووە کە هەندێکیان عسکەرین بە بڕیاری خودی مالیکی. یەک لەسەر 12 بۆ هەرێم مانگی یەکەم سەرف کراوە مانگی دووەم نیوەیان نردووە لە مانگی سێمە سەرف نەکراوە. ئەڵێ حسێن شارستانی نامەیەکی نردووە بۆ وەزارەتی دارایی کە ئەو بڕە استحقاقی هەرێم بوەسێنن. وەزیری دارایی ئەڵێ من ئیشم بەم کتابەی حسێن شارستانی وەزیری نەوت بووە لەو کاتە ئیشم بەمەی ئەم نەکردووە چاوەڕێ بووم تاوەکو بزانم
ڕێژ زەراچی ئەڵێ ڕێژ زەرا بە ئەڵێ بڕیاری بۆ دا و محکەمەی ئیتیحادی بڕیاری داوە کە ئەو استحقاقی هەرێم بوەسێنێ ئێمە زۆر متابعەمان کرد بە کەتبیش بە واژی هەموو ئەندام پەرلەمانە کوردەکان داوامان کرد لە سەرۆکایەتی پەرلەمان کە ئەو ئیتیفاق ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادیمان بدەنێ نیان بوو کەواتەمە بە بڕیارێکی شەفەی کراوە ئەوان مسەوەغی یاساییان چییە کە ئەمەیان بڕیوە ئەڵێن ئێمە لە بودجەی 2013 بڕیارێک هەیە کە ئەڵێ هەر هەرێمێک یا محافەزەیەک بوویە سەبەبی ئەوەی داهاتی مرکز کەم بێتەوە بە ئەندازەیەوە لە بودجەکەی بڕێ ئێوە ملزەم بوون 250,000 بەرمیل نەوت بنێرن نەتان نردووە ئیدەن باید 250,000 بەرمیل نەوت پارەتان نەبڕین بودجەی ئێوە یەک لەسەر 12 ئێوە لەسەرم ئەساسەوە ساوە. بەڵێ ڕزگار لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک گەڵێ ئەگەر بەغدا بودجە نەنێرێت نیازتان نییە بکشێنەوە لە حکوومەتی عێراق و بە شێوەیەکی گشتیانی هەڵوێستان چی دەبێت ئەگەر ئەم حاڵەتە وەکو خۆی ئاوها بەردەوام بێ بەڵام پێش ئەوە من پرسیارێکی دیکە کەم دواتر وەڵامی ئەم کۆمنتە بەرەوانێ لە ئێستادا وەزیری دارایی کوردە وەزیری دارایی ئەو دەسەڵاتی نییە کە ئەم بەشە بودجێ بنێرێ یاخود ئەم سلفەیە بنێرێ موچەی فەرمانبەران بنێرێت نەسەن مادەکە واکە ئەڵێ لوەزیری المالیە باشە صرف يق لسر 12 من موازنة فعلية للعام السابق وشوار برقي تحديد كدو بوا أو صلاحيتك قانونيا وزير دارائي رابشكاري هي أتوان دراسة وكان بس قانونك الرقي داوا بوزير دارائي باش بلام تا چه اندازەیەک تەسادم کات چونکە وەزیری دارایی دەوامی دەست پێ کردووە یەکەم کۆبوونەوەیشیان ڕۆژی دووشەمە کردووە پارە ئایا تەنها پارەکە لە وەزارەتی دارایی کۆ بێتەوە یا وەزاری نەوت دەبێ پارەکە بخاتە بەردەسی یا لە بانکێک لە بانکەکان ئایا ئەو بانکە بە قسەی وەزیری داراییەکە یا بە قسەی وەزیری قسەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکە بەدڵنیاوە بە قسەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکە لە کاتێکە ئێستا حەیدەر عیبادی ئینێکی تری هێناوەتەناوە کە حکوومەتی عێراقی پارەی نییە کێشەی سیولە هەیە لە عێراقا ئێستا کێشەی سیولە ئەوەیە هەموو هاوڵاتیەک احتیفازی کردووە بە مەبلەغێک نەقدی خۆی لە ماڵەوە دایناوە و ناهێنێتە بازار کێشەی نەقد هەیە و کێشەی کەمبوونەوەی داهاتی ژەیە ملیۆنێک و 100,000 بەرمیل نەوت لەو تەخمینەی کە عێراق دایناوە 3,400,000 بەرمیل هەنار دەبکە ئێستا 2,300,000 نێرێ کەواتە 1,100,000 کەمی کردووە کەواتە عزی موازنەی عێراقی لە 23 تریلیۆنەوە گەیشتووەتە 86 تریلیۆن دینار کە ئەمە وای کردووە حەیدەر عیبادی جۆرێک لەوەی کەوا بڕوای پێ ئەکرێت کە ئەڵێ عێراق تووشی ئەزمەیەکی ئابووری بووە بەڵام وەزیری دارایی توانای ئەوەی نییە ئەمەوێ ئەوە بڵێم خەتەرترین بڕیار یان نەشیاوترین بڕیار ئەوە بووکەوە هەرێمی کوردستان بڕیاریدا قبوڵی بوو وەزیری دارایی لە کورد بێت چونکە ئەمە گرفتێک بۆ هەرێمی کوردستان دروستەکات تەبیعەتی وەزیری دارایی ئەبێ ئاوا بێ هەمیشە لە هەوڵی ئەوە بێ سەرچاوی داهات زیادکە و داهاتەکان لە هەچکێ بن بە دوواداچوونی بۆ بکات بۆی کۆی کاتۆ ئەم وەزیرە داراییە کە کووردە ئەبێ بیر لەوە بکاتۆ کە سەرجەم داهاتەکانی هەرێم لە هەرکوێ هەبن کۆیان کاتەوە بۆ مەرکەز کە دوایی شەڕی ئەندام پەرلەمانەکان و شەڕی وەزیرەکان لەگەڵ ئەم وەزیرە کووردا بێ کە ئەمە زۆر زۆر خەتەرناکە من هەنگاوێکی هەڵەبوو کاتی خۆی لەسرم نووسی و لە مقابلات باسم کردووە ئەمە یەکێکە لەو هەنگاوە خەتەرناکەی کە ئێمە سبەینێ ڕوبەڕووی بە کورد دژایەتی کورد دەکرێت بە کورد شەڕ لەگەڵ باشە بە پێچەوانە شەو باز دەکرا بەوەی یعنی کە ڕەنگە سوودێکی زۆری هەبێ بۆی بۆ لە مەودا وەزیری دارایی لە کورد بێ ڕەنگە باشتر بتوانین لەمە با چاوەڕێ بکەین بزانین وەزیرە کوردەکە ئەتوانێت استحقاقاتی هەرێمی کوردستان باشە زۆر بە کورتی وەڵامی ئەو کۆمنتە بیتوانێ و هاوڵاتیەکان سەمانەت بە کشانەوەی ئێمە لە حکوومەتی مرکز چ ئێمە چ وەزیرەکان بڕیارێکی سیاسیە لە ئێستادا قیادەی سیاسی حیزبەکان بڕیار بدەن قەناعەتم وایە یەک پەرلەمانتار ناگەڕێتەوە بۆ مرکز من بەناوی پەرلەمانتارەکانەوە ئەتوانم ئەو تەسریح بدەم وەزیرەکانیش دەتوان خۆیان تەسریحی خۆیان بدەن باشە زۆر سپاس بۆ ئەحمەد حاجی ڕەشید سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سپاس دەکەم کە میوانی دیوی دۆمی هەواڵ بووی ئازیزانی نارتی زۆر سپاس بۆ کۆمنت و پرسیارەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.